بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. اللهم لك الحمد أنت قيوم السماوات والأرض ومن فيهن ولك الحمد. أنت ملك السماوات والأرض ومن فيهن ولك الحمد. أنت نور السماوات والأرض ومن فيهن ولك الحمد. أنت الحق ووعدك حق ولقاؤك حق، والنبيون حق والجنة حق والنار حق، ومحمد صلى الله عليه وسلم حق. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، الواحد الأحد الفرد الصمد الذي لا ند له ولا مثيل. وأشهد أن محمدا عبده ورسوله وصفيه وخليله، بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وكشف الله به الغمة وجاهد في الله حق جهاده حتى أتاه اليقين. ثم أما بعد، خۆشەویستان و بەڕێزانم، یەکێک لە مافەهەرە گەورەکانی پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم لەسەرمان بریتیە لە سەڵاواتدان. با بزانین سەڵاواتدان معناکەی چییە و شێوازەکەی چۆنە و خێر و بەرەکەتی سەڵاواتدان لە چیدایە و فەزڵ و گەورەی سەڵاواتدان لە ئاینی پیرۆزی ئیسلام چییە و سوودەکانی چییە. خوای گەورە یارمەتی دەرمان بێت. یەکێک لە هاوڵانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ: يا رسول الله صلى الله عليه وسلم، قد علمنا كيف نسلم عليك فكيف نصلي عليك. فرمووی: ئەی پێغەمبەر صلى الله عليه وسلم، ئەوە ئێمە فێر بووین چۆن سەلامت لێ بکەین، بەڵام بەچی شێوازێک چۆنی سەڵاواتت بۆ بنێرین. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فرمووی: قل اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم إنك حميد مجيد، وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. ئەبینین پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بەم شێوەیە فێری هاوڵە خۆشەویستەکانی کرد. کەواتە ئێمە مسلمانش ئەگەر سەڵاواتێکماندا دەبێ بەم شێوەیە سەڵاوات دێنە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سەڵاواتی بۆ بنێرین. بڵین: اللهم صل على محمد وعلى آل محمد وبارك على محمد وعلى آل محمد. يعني بڵین: اللهم صل وسلم على نبينا محمد. يعني اللهم صل وسلم على أزواجه وذرياته. يعني اللهم صل وسلم على النبي الأمي. بەو شێوازە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆمان باسەکات. کەواتە ئەو شێوازە سەڵاواتی کە ئەمڕۆ لە ناو کۆمەڵگای مسلمانی ئێمە کە باوە، هەندێک کەس ئەیانەوێ ئەجر و پاداشتیان دەستکەوێ، بەڵام سێرەکەی سەڵاواتەکەیان نایپێکن، وەکو ئەو سەڵاواتە نییە کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆمان باسەکات. سەڵاوات دەنێرێ، بۆ نمونە دەڵێت: نوری پاک محەممەدن سەڵاوات. ئەمە سەڵاوات نییە، بەڵکەوەی بڵێ: اللهم صل وسلم على نبينا محمد صلى الله عليه وسلم، یان سيدي على رسول الصلوات. ئەمەش لایق نییە، ئەمە وارد نەبوو بەو شێوەیە. یان 10,000 سەڵاوات لە دیدار محەممەد صلى الله عليه وسلم، 10,000 100,000 سەڵاوات وان نابێ براکانم، خوشکە بەڕێزەکەم. بەڵکەوەی بڵێ: اللهم صل وسلم على نبينا محمد، يعني اللهم صل وسلم. أو صلوات إبراهيمي كوالا ناو تحيات يخلي باشترين شوازا بو صلوات دان لسر پیغمبری خوا عليه الصلاة والسلام. كواتا خوای پروردگار فرمي: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. خوای پروردگار بدڵنیاییەوە بە گەورەی و مەزنیەتی خۆی لە ئاسمانەوە سەڵاوات دەنێرێ بۆ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. سەڵاواتی خوای گەورە بۆ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەمەیان مەدحە و ستایشە و وەصف و ثەنای پێغەمبەری خوا کە عليه الصلاة والسلام
لە لای فریشتەکانی لە ئاسمان. ئەوجا دوا بە دوای خوای پەروەردگار فریشتەکانش سەڵاوات دەنێرن بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە چەندە ژمارەیان زۆرە. ژمارەی فریشتەکان هەر هەمویان سەڵاواتە دەنە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، داوای ڕەحمەتەکەن، داوای بەرەکەتەکەن کە خوای پەروەردگار بیرژێنێ بەسەر محەممەد عليه الصلاة والسلام. يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. أما أمر فرماني خواي پروردگارا بو إيمي باوردار كالصلوات بنيرين بو پیغمبري خوا صلى الله عليه وسلم. إيمش صلوات نيرين بو پیغمبري خوا عليه الصلاة والسلام. صلواتي إيمش أويا داواكين لخواي پروردگار دعايك يا ربي خوايا بلي برس كيتوا أو مقاميك بوي دانا ولا روجي قيامت يا ربي خوايا شایستەی ئەوە و پیرۆزی ئەو بێت. یا ڕەبی خۆیە پلەی بەرزکەیتەوە و بیگەێنیتە مەقامی خۆی. ئەو معنای سەڵاواتی ئێمەی مسلمانە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی صلوا عليه وسلموا تسلیما، کەواتە باشترین سەڵاوات ئەوەی بڵێ اللهم صل وسلم على نبي محمد صلى الله عليه وسلم. وەکو ابن حەجەر فەرمی ڕەحمەتی خوای لێ بێت. کەواتە ئەم پێغەمبەرە صلى الله عليه وسلم ئەمە مافێکە لە مافەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەسەرمانە. بۆچی ئێمە سەڵاوات بدەینە سەر پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام؟ ئەگەر کەسێک چاکەیەکت لەگەڵا بکات، ئایا پێویست ناکە پاداشتی چاکەی بدەیتەوە؟ پاداشتی چاکەی چیە؟ لەناو خەڵکا بۆ نمونە باسیەکەی، وەصفێکەی، مەدحێکەی، ستایشێکەیت، بە باشە باسیەکەیت، خۆشەویستی خۆتی بۆ دەڕەبڕیت، بۆ فڵانە کەس یارمەتی میداوە. ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شایستەی ئەوەیە کەوا ئێمە شەو ڕۆژ سەڵاواتی بۆ بنێرین و سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدەین صلی الله عليه وسلم. بۆچی؟ چونکە سەبەبی هیدایەت و سەبەبی ئەوەی کە ئێمە بووین بە موسڵمان لە کوفر و شرک ڕزگارمانی کرد پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕێگای بەهەشتی نیشانماندا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاشنامانی کرد بە ڕێگای تەوحید و خواپەرستی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە گومڕایی و لە ضەلالەت ڕزگارمانی کرد بۆ ڕووناچی تەوحید و ئیمان. کەواتە حەقی خۆیەتی ئێمە سەڵاوات بۆ پێغەمبەری خوا بنێرین صلی الله تعالی عليه وسلم. کەواتە ئەی مسلمان، ئەگەر دەتەوێ خوای پەروەردگار دە سەڵاواتت لەسەر بدات و دە پلە بەرزت بکاتەوە و دە حەسەنت بۆ بنووسرێت و دە گوناه و تاوانت لەسەر لا بدات ڕەشی کاتەوە، ئەوە سەڵاوات بۆ پێغەمبەری خوا بنێرە صلی الله عليه وسلم. أفرمي پیغمبر خوا عليه الصلاة والسلام من صلى علي من أمتي صلاة مخلصا من قلبه صلى الله عليه بها 10 صلوات ورفعه بها 10 درجات وكتب له بها 10 حسنات ومحى عنه 10 سيئات. أفرمي صلى الله عليه وسلم هر بندێک لە بەندەکانی خوای پەروەردگار سەڵاوات بۆ من بنێرێ، بەڵام بە مخلصی بە دڵسۆزی لە دڵەوە سەڵاواتەکەی بۆ من بنێرێت، ئەوە خوای پەروەردگار دە سەڵاواتی لێدات. یعنی یەک جا بڵێ اللهم صل على محمد، خوای پەروەردگار دە جا سەڵاوات لەسەر دەدات. ئەگەر دوو جا بڵێیت خوای پەروەردگار 20 جا سەڵاوات لەسەر دەدات. یعنی بڕ ڕەحمەتی خواکەویت، خوای گەورە خۆش دەوێت. ئەو جا دە پلە بەرزە بیتەوە لە بەهەشتا، ڕوتبەت بەرزە بێتەوە. ئەو جا دە حەسەنەت بۆ نووسرێت، دە چاکەت بۆ نووسرێت و دە تاوانش لەسەر ڕەش دەکاتەوە خوای پەروەردگار و لە گوناهەکانت خۆشە بێت. کەواتە کەم نییە براکەم، با زۆر سەڵاوات بدەینە سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەگەر دەتەوێ خوای پەروەردگار سەلامی خۆی بۆ خۆت مسۆگەرکەی، ئەوە سەڵاوات بنێرە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. واتە سەلامی خوا بۆ خۆت مسۆگەرکەی. چۆن مسۆگەری کەم؟ لە حەدیثێکی قودسیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ فریشتەیەک لە فریشتەکانی خوا هات بۆ لام و پێمی وت خوای پەروەردگار پێت دەڵێ ئەلا یوڕضیکە، ئایا ڕازی نابیت بەچی؟ هەر کەسێک سەڵاوات بۆ تۆ بنێرێت منش سەڵاواتی خۆمی بۆ دەنێرم. یعنی هەر کەسێک سەڵاوات بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بنێرێت، خوای پەروەردگار سەڵاواتی خۆی بۆ نێرێت. ئەمە کەم نییە بەڕاستی، ئەمە بەخششی خوای پەروەردگارە. سەلامی خوا بۆ تو بێ، واتە خوای پەروەردگار دەتپارێزێ،
لە هەموو ئافەتێک، لە هەموو گرفتێک، لە هەموو کێشەیەک، لە هەموو مشکلەیەک، لە هەموو بەڵایەک. کەواتە ئەگەر دەتەوێ تێکڕا فریشتەکانی خوا دوعای خێرت بۆ بکەن، ئەوە سەڵاوات بنێرە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. أفرمي ما من عبد يصلي علي إلا صلت عليه الملائكة ما صلى عليه. أفرمي هر عبدك هر بندك صلوات بو من بنيري پیغمبری خوا فرمي صلى الله عليه وسلم أو ببردوام فريشتكاني خواي پروردگار صلواتي بو دنيرن. ئەگەر دەتەوێ ڕێگای بەهەشت وێڵ نەکەی ئەی مسلمان، صلوات بنێرە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم.